بەشێک لە چالاکەن و ڕۆژنامەنووسانی باڵەکاتی سەبارەت بە دۆخی ئازادی خەڵک لە سنوورەکە بەیاننامەیەکیان بڵاوکردەوە و ڕایدەگەێنن ماف و ئازادی خەڵک لەلایەن حزبی دەسەڵاتداری ناوچەکەەوە پێشێل دەکرێت. لە بەیاننامەکەدا کەوێنەیەکی بۆ پێیان نێردراوە و چالاکوان و ڕۆژنامەنووسانی باڵەکاتی ئاماژە بۆ دەکەن لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی بەردەوام تەجاوزی دەسەڵاتە چەسپاوەکانی دادگا و دادوەران دەکرێت. ڕۆژانە بە بیانی و جۆراوجۆرە ڕەشاد لە خەڵک دەکرێت و هەڵدەکوترێتە سەر ماڵیان و شوێن بزر دەکرێن لە دەرەوەی ڕێکارە یاسایەکان ماف و ئازادیەکانیان پێشێل دەکرێت. لە بەیاننامەکەدا هاتووە مافی خەڵک لە سنووری باڵەکاتی لەلایەن هێزێکی ئەمنی دیاریکراو کە دەسەڵات بەدەستە بە بەرچاوی دادگاکانەوە پێشێل دەکرێت و ڕەشبگیری و پێشێلکاری مافەکانی وڵاتیان باشکرا هەیە. بۆ چارەسەری ئەم بارودۆخەش ئەم چالاکوان و ڕۆژنامەنووسانە داواکارن لە دەسەڵاتەکانی دادوەری سنوورەکە یاسا لەسەر هەموو کەس و لایەنێک وەکو خۆی جێبەجێ بکات و هەوڵی جددی بدەن تاوەکو چیتر ئەم هێزانیانە با بێ بڕیاری دادگا پێشێلی دەسەڵاتەکانی دادوەری نەکەن. بەیاننامەکە لە کاتێکدا ئێوارەی ڕۆژی شەممە لە قەزای چۆمان هێزەکانی ئاسایش هەڵیان کوتاوەتە سەر ماڵێک و گەنجێکی تەمەن 20 ساڵیان بە بێ فەرمانی دادوەر دەستگیر کردووە. با پێی زانیاریەکان دەستگیرکردنی ئەو گەنجە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە بەشداری لە خولێکی تۆپ پێ کردووە بە ناوی خولی بارزانی، بەڵام لە کاتی یاریکردندا کارتێکی سووری وەرگرتووە و وەک کاردانەوەیەک دژی وەرگرتنی کارتەکە لە کاتی هاتنە دەرەوە لە یاریگا قسەی نەشیاوی بە خولەکە وتووە.